سڵاو جێگرە خۆشەویستەکانی رادیۆی کوردستان 24 هاوڕێ ئازیزەکانی بەرنامەی زمانێمە ئەڵلقەیەکی دیکە لەگەڵ ئێوە کۆمان دەکاتەوە. من عەزەدین زەکیزادەم لە ستۆدیۆ و لەودی و شوشەی ستۆدیۆشەوە کاک دلێر سەلیم و کاک سەرکەر حوسێن لەگەڵ من. سوپاسی ماندووبوونیانەکەم. ئومێدەوارم بەیەکەوە ئەم جارش بتوانین بەرنمەیەکی سوود بەخش پێشکەش بە ئێوەی خۆشەویست بکەین. ئەم جارە قسە لەسەر ئەو شێوە ئاخاوتن و دەربڕین و نووسینەی زمانەکەین کە ڕەخنە ئاراستە دەکە. زمانی ڕەخنەگرتن لە دەقی ئەدەبیدا دەبێت چۆن بێ و ئامانج لە ڕەخنە چییە؟ کە زانیمان ئامانج لە ڕەخنە چییە ئەوسا زمانەکەی دەرەکەوێ دەبێ بە کام نەمەتی دەربڕین ڕەخنە بگیرێ. بۆ گفتوگۆکردنی ئەو بابەتە پێویستمان بە کەسێک بوو کە لە بواری ڕەخنەدا هەمکاری کردبێ، هەم لە ڕووی زانستیشەوە خوێندبێتی یان سەر و کاری لەگەڵدا هەبێ. ئاهورا کوردستانی ماستەری لە ڕەخنەی ڕۆمان هەیە، میێوانمانە بە چاکمان زانین لەگەڵ ئەودا ئەو بابەتە گفتوگۆ بکەین. بەخێر بێ مامۆستا ئاهورا. زۆر سپاس کاک ئایزادین. سڵاو لە ئێوە و لە بیسەران و گوێگرانی رادیۆی کوردستان 24. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە و بۆ ئەو بابەتە گرنگەی کە ڕۆژاندوتانە و دیار بەرنامەکەی بەڕێستان هەمیشە بابەتی گرنگ و هەستیار، بابەتی هەزری معریفی دەوروژێنێت. ئەو جارش بابەتێکی گرنگتان ڕۆژاندووە. سپاسانەکەم. سپاس بۆ تۆ بۆ ئامادەبوونیشت. ڕەخنە ئامانجی چییە؟ بۆ ئەوەی لەو دەواازەیەوە بچینە نێو ئەوەی کە زمانەکەی دەبێت چۆن بێ. ئامانجی ڕەخنە چییە بابزانین؟ بەر لە هەر شتێک کاکە ئایزەدین پێویستە ئێمە جیاوازیەک لە نێوان ڕەخنەی ئەدەبی و ڕەخنە لە ماناگشتیەکەیدا بکەین. بێگومان ڕەخنە لە ماناگشتیەکەیدا ئەوەی کە لە بیرکردنەوە و لە هەزری مرۆڤدا جێگەی گرتووە واتە نەقد یان ئەوەی کە کەم و کورتی دۆزینەوە لە بابەتێک لە شتێک لە بوارێک، بەڵام کە دەیتە سەر بابەتی ئەدەبی ینی مانای وشەی ڕەخنە دەگۆڕدرێت. بۆچی مانای وشەی ڕەخنە دەگۆڕدرێت؟ بۆ ئەوەی کە ڕەخنە یاخود دەقی ڕەخنەیی لە دایک بوونی دەقێکی ئەدەبیەوە لە دایک دەبێت. واتە دەقێکی ڕەخنەییمان نییە لە خۆڕا بێتە بوون، ینی خۆی دەقی سەرەتا بێت، دەقی یەکەم بێت، بەڵکو دەقی ڕەخنەیی دەقی دووەمە لەسەر خوێندنەوە و هەڵسەنگاندن بۆ دەقی یەکەم کە دەقێکی ئەدەبیە بەرهەم بێت. بۆیە پێویستە ڕەخنەی ئەدەبی بە شێوازێک بێت کە تۆ هەست بە تێگەیشتنێکی تەواوی هەموو لایەنەکانی ئەو دەقە ئەدەبیە بکەی و تێگەیشتنێکی ڕەخنەگرانەی هەڵسەنگێنەرانەی بێلایەنانەی زانستی و ئەکادمی. پێویستە ئەمە لە چی سەرچاوە دەگرێت؟ ئەمە لە باگراوندێکی معریفی تیۆری لە لای کەسی ڕەخنەگر سەرچاوە دەگرێت. دواتر دێنە سەر ئەو بابەتە ڕەخنەگر پێویستی لە خۆی ڕەخنە بە ماناگشتیەکەشی لە بوونی بابەتێکی پێشترەوە سەرچاوە دەگرێت. هەمیشە بەرهەمی دووەمە ڕەخنە تەنانەت لە کای کۆمەڵایەتیشدا وجودی ڕەفتارێک هەیە ڕەخنە دروستەکە. هەمویان هەر ڕەخنە دووەم دەرکەوتەیە یان با بڵێن کاردانەوەیە. بەڵێ بەڵام بۆ دەقی ئەدەبی جوانەیە دەقی ئەدەبی خۆی دەرکەوتەی یەکەمە. دەقی ئەدەبی وایە بەڵام ڕەخنە کاردانەوەی دەقەکەیە. دوجار ڕەخنەی ئەدەبی ئەوەی جیاوازە کە مەرج نییە تەنیا کەمی و کوڕی و لاری دەقەکە بخاتە ڕوو. بێگومان زۆر چاکە. مادام وایە زۆر جار لە نووسینی هەندێک ڕەخنەگراندا دەبینین لایەنگیری هەیە، لاوانەوە و پیا هەڵدان هەیە. لە هەندێک دەقی دیکەی ڕەخنەییدا دەبینین یەکسەر کە دەی خوێنیەوە دەقەکە ناوەڕۆکی ڕەخنەکە پێمان دەڵێ ئەو نووسرە ڕقی لە خاوەنی فڵان ژانری ئەدەبیەکە دەربارەی نووسیوە دەیەوێ بیشتێنێ. ئەمانە زمانی نووسینی ناو دەقەکانن. ئایا ئەمانە زمانی ڕاستینەی ڕەخنەن؟ دەتوانین زۆر بەڕاشکاوی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە نەخێر. ئەوانە زمانی ڕەخنەی نین لەبەر چەند هۆکارێک. باشترین هۆکاریان ئەوەیە کە
ینی تۆ ئەگەر لە تیۆرەکەی ڕۆلان بارت دەست پێ بکەی کە تیۆری مەرگی نووسەر ڕائگەێنێت ئەبێ بە شێوازێکی دیکە خوێندنەوە بۆ دەقی ئەدەبی بکەین دای ببڕین بە تەواوی لە کەسایەتی نووسەرەکەی کەسایەتی ئەو کەسەی کە هەستاوە بە نووسینی ئەم دەقە ئەدەبیە. بەڵام بەداخەوەکو جەنابەت ئاماژەت پێدا لە ڕۆژگاری ئەمڕۆدا بە حکمی فراوانبوونی تۆڕی پەیوەندی هەر تاکێک ئەوە بە حکمی پەیوەندیەکی شەبەکە ئاسا یان ئەڵقەی نێوان ڕۆشنبیران بە گشتی و لە هەموو وڵاتەکان وهایە. بەڵام ئێمە چونکە لە کوردستانە ژین و زمانی کوردی بەکارێنین و کوردین زۆرتر ئەوەی وڵاتەکەی خۆمان ئەبینین. دەنا من ئاگادارم لە وڵاتانی دەور و بەرمان لە تورکیا لە ئێران لە وڵاتانی دیکەش دۆخی ڕەخنە و دۆخی بابەتی ئەدەبی ڕۆشنبیری بە هیچ جۆرێک لە دۆخی کوردستان باشتر نییە. هەرچەندە ئێمە ڕخنەی باش و ئەکادیمیمان زۆرە ئەوە لە لایەکدا بنین ئێمە باسی کەم کورتیەکانەکەین کاک عیزەدین لە ڕۆژگاری ئێمەدا مۆدلێک لە ڕەخنە سەری هەڵداوە کە بە ئاشکرا هەست بە ناسین و پەیوەندی پێشوەختەی نێوان نووسەری ئەدەبی و ڕەخنەگری ئەدەبی ئەکرێت وەک هەست بە کاریگەری ئەم ناسینە ئەم هاوڕێتیە یان ئەم ڕقلێبوونەوەیە لە نێو دەقەکاندا دەکرێت. دەقەکاندا بەش بوون دەقە ڕەخنەیەکاندا بەش بوون بەسەر دوو جۆردا بەشێکیان تەواو پیا هەڵدان و وەسفکردن و دۆزینەوەی خاڵی بەهێز و ینی وەسف و وێنایەک زیاتر لە واقع زیاتر لەوەی کە لە نێو دەقە ئەدەبیەکەدا هەیە و دەقە ئەدەبیەکە هەڵدەگرێ و شایستەیەتی و جۆرێکی دیکەشمان هەیە شکاندنەوەیەکی لە ڕادە بەدەرە کە هەردووک جۆرەکە نائەکادیمین هەردووک جۆرەکە ناتیۆرین ئەو هەردوو جۆرەکە ناپەسەندن نابێت بەم شێوازە ڕەخنە لە دەقی ئەدەبی بگیرێت بەڵکو ڕەخنە لە دەقی ئەدەبی پێویستی بە باکگراوندێکی معریفی تیۆری هزری هەیە. پێویستە ڕەخنەگر کەسی ڕەخنەگر بەر لەوەی کە دەست بکات بە خوێندنەوەیکی ڕەخنەگرانە بۆ دەقێکی ئەدەبی پێویستە بتوانێت ئەو دەقە ئەدەبیە لە نێو هزری خۆیدا سەر بە قوتابخانەیەکی ئەدەبی دابنێت واتە بتوانێت ئەوە جیا بکاتەوە کە دەکرێت بە چ شێوازێک بە چ تیۆرێکی ئەدەبی بە چ تێزێکی ئەدەبی ئەم دەقە خوێندنەوەی بۆ بکرێت کەوات کرد واتە تۆ ڕخنەیەکی زانستی ئەکادیمی پێشکەشەکەی مەسەلەن بۆ نمونە تۆ ڕۆمانێک دەخوێنیەوە دەتەوێت هەڵسەنگاندنێکی بۆ بکەی بە بڕوای من زۆرتر لەوەی کە ینی باس لەوە بکەی کە ئەمە ئەم نووسەرە بە شێوازێکی جوان نووسیوێتی وشەی وادا ڕشتووە یان بابەتی لەو شێوەیە زۆرتر باس لەوە بکەی کە لە ڕووی فڵانە تیۆری ڕەخنەییەوە ئەم ڕۆمانە بەم شێوەیە یعنی شتێک بێت سنووری تاکە کەسی سنووری ڕوانینی تاکە کەسی سنووری هەتا وڵاتێک ببەزێنێت ینی خوێندنەوە ڕەخنەیەکان بڕۆنە دەرەوەی سنووری وڵاتەکان بۆ نمونە ئێستا ئێمە ینی ڕۆمانمان هەیە دەقی ئەدەبیمان هەیە لە کوردستانە من دەزانم خوێندنەوەیان بۆ کراوەم دەقە ئەدەبیان لەلایەن ڕەخنەگرەوە چونکە باگراوندی پشتی ئەم خوێندنەوە ڕەخنەیە ناسینی پێشوەختە یان ڕقلێبوونەوە بووە لە نێوان نووسەر و ڕەخنەگردا بە دەقێکی لاواز لە قەڵم درراوە بە دەقێکی ناپەسەند لە قەڵم درراوە بەڵام هەر هەمان دەق کە وەرگێڕانی بۆ کراوە بۆ زمانێکی دیکە باشترین خەڵاتی بردوێتەوە لە کاتێکە ئەوانە بە پێی تیۆری زانستی لەگدانەوەیان بۆ کردووە مەسەلەن خەڵاتێکی لە ئەوروپا بردوێتەوە خەڵاتێکی مەسەلەن لە ئێران بردوێتەوە لە ئاسیا بردوێتەوە ئەمانە هەمووی ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە پێویستە بە شێوازێکی زانستی دوور لە کاریگەری ناسین ینی ڕوانینی شخصەکان بۆ یەکتر خوێندنەوە بۆ دەقی ئەدەبی بکرێ. بەڵێ لە زمان شێوازی خۆی هەیە هێزی ڕەخنەگەر لە زماندا هێزی ڕەخنەگەر لە زماندا پێی دەڵێ کە چۆن ڕەخنە بگرێ مەبەستم لەوەیە بڵێم مرۆڤی ڕەخنەگەر ئەگەر توانای زمانی زۆر باڕابوو دەتوانێت کەم و کوڕیەکانی دەقەکە دەستنیشان بکە بە زمانیی نەرمونیانی ڕەخنەگرانەی دیارخەری لاری و نەقوستانی دەقەکەش بێ ئەوەی نووسەر لی تووڕە بێ و لە هەمان کاتدا دەوڵەمەندی زمانی نووسەرەکە دەتوانێت
شێوازێک لە پیا هەڵدان بەکاربێنێ نەبێتە لایەنگیریش تەنیا دەرخەری ڕووە هەرە جوانەکانی دەقەکە و ڕووە لاوازەکانی دەقەکەش بێ کەواتە هێزی زمانی ڕەخنەگر ڕۆڵ دەبینێ لێرە ئەی ئەگەر ئێمە بین لە بەدوای بنچینە زانستیەکەی زماندا بگەڕین بۆ ڕەخنە تۆ چیمان پێ دەڵێی چۆن لە ڕووی زانستیەوە زمانی ڕەخنەگەر دەبێ چۆن هاوسەنجی ڕابگرێ و چۆن لەنگەر بگرێ لە نێو دەقێکدا کاکە عیزەدین خۆی هەموو بەرهەمێکی ئەدەبی هەم بە دەقە ئەدەبیەکە هەم دەقە ڕەخنەیەکان هەمویان دوجار مامەڵەکردنە لەگەڵ زمان و بنیادی زمانە ئەو کەسێک کە شارەزایەکی تەواوی زمان هوەر و تەکنیکەکانی زمان نەبێ نەدەتوانێت ببێ بە ئەدیبێکی باش نەدەتوانێت ببێ بە ڕەخنەگرێکی باش لە کوردەواریدا بۆ بابەتی زمان زۆر نمونەی پەندی پێشینان و قسەی نەستەقی جوانمان هەن کە لە ڕابردوودا ینی وەکو سەرمەشق بۆ ئێمە ماونەتەوە لە لای باو باپیرانمان دەکرێت ینی زمانی ڕەخنە هەتا کەمێک زمانێک بێت کە بتوانێت بەس کەم و کورتیەکانی دەقێکی ئەدەبی دەربخات بەڵام بەچە زمانێک تۆ ئەو کەم و کورتیانە دەرنێت لە کێشەی کۆمەڵایەتیشدا ئاورا خان زۆر جار کە دەیانەوێت کێشەیەک ناکۆچێکتانەت خوێنی تێکەوتی بێگەر دەڵێن پیاوێک ببن قسەزان قسەزان 2000 قسەیە دەبێتە نووسین 2000 قسەیە دەبێتە دەق ئەو قسەزانیە واتە نووسینزان بێ قسەزانی دەوڵەمەندی زمانە ڕاستە لە نووسینیشدا لە ڕەخنەشدا هەمان شتە ڕاستە خوێندنەوەی ڕەخنەگر جودایە لە خوێندنەوەی خوێنەری ئاسایی یان گوێگری ئاسایی لە ناو خەڵکیدا ئێمە زۆر جاریانی گوێبیستی ئەوە دەبین کەسێک کە شعرێکی بۆ دەخوێنیتەوە لە تەنانەت پێش هاتووەکە لە هۆڵێکی گەورەی ئاهەنگێڕانە شاعران شعریان خوێندەوە زۆر جا گوێبیست بووین لە تەنیشتمان کەسێک گوتێتی وڵا من ئەو شعرم بەدڵ نەبوو یان کەسێک گوتێتی زۆر شعرێکی جوانە لەوانەیە لە هەردووک لایەنەکە بپرسی هەردووکیان نەزانن بۆ بەدڵیان نەبوو ینی نەتوانن لە ڕووی توانای زمانەوە نەتوانن قەناعەتت پێبێنن کە بۆچی ئەم دەقە شعرەی بەدڵ نەبوو یاخود ئەویان بۆچی بەدڵی ئەو هەستەی نیشتۆتە سەر دڵ و مێشک و دەرونی ناتوانێت بیکاتە پەیام و پێ دڵێ بەڵێ بێگومان ئەمە بۆ دوو هۆکارە گەڕێتەوە بۆ نەبوونی معریفە نەبوونی تێگەیشتنێکی زانستی و معریفی و نەبوونی توانای زمانی لە خوێندنەوەی زۆر لە گوێگرتنی زۆر بەدی دێت ینی زۆر جار ئێمە دەقی وەرگێڕانمان هەیە مامۆستا ئەو دەقە وەرگێڕانە لە زمانە ڕەسەنەکەی خۆیدا دەقێکی زۆر باڵایە بەڵام کە وەرگێڕێکی خراپ وەری دەگێڕێت زمانەکەی دەگۆڕێت و پەیامەکەشی بەو شێوە کاریگەری کە لە دەقی ڕئیسی ڕەسەندا هەیە ناگاتە خوێنەر ناگاتە گوێگر بۆیە پێویستە کەسی ڕەخنەگر چونکە مامەڵی ڕاستەوخۆی لەگەڵ زماندا هەیە زمانێک بەکاربێنێ کە جیاواز بێ لە زمانی ئەوەی کە پێ دەڵێن زمانی شەقام و زمانی بازاڕی گشتی و زمانی عام ئەوەی کە خەڵکی گشتی بەکارێنێ بەڵکو زمانێک بێ ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ لۆژیک و بەڵگە و دوکومنتدا بکات کاتێک کە تۆ ڕەخنە لە دەقێکی ئەدەبی دەگریت تەنها ئەوە نەبێت بڵێ ئەگەر ئەم دەقە لە فلان شوێنە کەم و کورتی هەیە ئەمە نقطەی لاوازیەتی ئەمە خاڵی بەهێزیەتی ئەمە ئەوێتی ناکرێت تۆ یان دەقی ئەدەبی تەنها کورت بکەیتەوە ینی ئەمە زۆر ڕۆژانە ڕوبەڕووی ئەو جۆرە ڕەخنەیە دەبینەوە کە دەقە ئەدەبیەکان تەنها کورت دەکرێنەوە چەند پەرەگرافێکیان لێ وەردەگیرێ و بە شێوازێکی دیکەدا دەڕژێنەوە لە کاتێکدا نابێ وابێ لە کاتێکدا دەقی ڕەخنەی بۆ ئەوەیە کە لایەنە نەبینراوە تاریکە هەست پێنەکراوەکانی دەقی ئەدەبی دەربخات و ئەم لایەنانە بە زمانێک بگەێنێت بە کەسی خوێنەر کە جارێکی دیکە تۆ گەڕایتەوە سەر ئەو دەقایان پێش ئەوەی کە دەقە ڕەسەنەکە بخوێنیتەوە دەقە ڕەخنەیەکەت خوێندەوە تێگەیشتنێکی دیکەت بۆ دروست ببێ بە چاوێکی دیکە لێ بڕوانی ڕوانین و جیهانبینیەکی دیکەت سەبارەت بە دەق بۆ دروست بکە و پێویستە ڕەخنەی ئەدەبی یاخود زمانی ڕەخنەی ئەدەبی بە هەموو شێوەیەک لە پیا هەڵدان و لە هێرشکردنی زمانی دوور بێت بە هەموو شێوەیەک پێویستە لەو شێوازە دوور بێت پیا هەڵدانی لە خۆڕا و هێرشی لە خۆڕا پێویستە بە شێوازێکی ئەکادیمی زۆر باش ئەگەر لایەنێکی جوانت لە دەقی چێ دەبیدیت چۆن دەتوانی ئاماژەی پێ بکەی بە کەم شێوازی دەربڕین
دەتوانی لایەنێکی زۆر جوان فۆرمی نوێی تێدا بێ و سەرنجی ڕەخنەگرانەی تۆی ڕاکێشا بێ بەدڵت بوو بێ. ئێمە ڕەخنەگرمان زۆرن کە دەتوانین بۆیان بگەڕینەوە مامۆستا عیزەدین، ینی خۆی دەقی ئەدەبی ینی داهێنانێکی هوەری جوانی ئینسانە، مامەڵەکردنێکی جوانی زمانیە، ینی سەرکاری ئینسانە لەگەڵ بەکارهێنانی وشەدا. وشە بۆ خۆی چێژێکی تایبەتی هەیە، وشە سیحرێکی تایبەتی هەیە. بێگومان کە تۆ هەست بەو جوانیە دەکەیت. ئێمە لە ڕابردوودانی ئەگە بگەڕینە بۆ کلاسیک، ئەدەبیاتی کلاسیک، شعری کلاسیکی هەست بەوە دەکەین، ینی شاعرانمان هوەرێکی گەورەیان نواندووە لە مامەڵەکردن و بەکارهێنانی وشەدا. ئەگەر بە نمونە لێکدانەوە و ساختنەوەکانی مامۆستای نەمەر مەلا عەبدولکەریم مودەڕیس وەربگرین، ینی تۆ دەبینی لەسەر جاری وایە لەسەر وشەیەک چەندێڕێکی نووسیوە بە زمانێک نووسیوێتی بەبێ ئەوەی تۆ هیچ هەست بە لایەنگیری یان دوژمنایەتی لەگەڵ شاعیر بکەی، بە تەواوی ڕوونی کردوێتەوە بۆ کەسی خوێنەر کە ئەم وشەیە چەند گرنگە لێرەدا بەکارهێنراوە، چ جوانیەکی بەخشیوە بە شعرەکە، چ تەکنیکێکی بەهێزە لە نێو ئەم شعرەدا، چەند شارەزایی شاعیری دەرخستووە و لەوانەشە پێش هاتووەکە بە هەمان شێوە بۆ وشەیەک پێیوا بووێ کە ئەگەر ئەو وشەیەکی دیکە بواە باشتر بوو، یان ئەگەر ئەم وشەیە لەم شوێنە نەبوایە مانای شعرەکە باشتر ئەبوو، ئاواز و مۆسیقا و ڕیتمی شعرەکە باشتر ئەبوو، بەڵام توانیوەتی بە شێوازێکی زۆر نەرم، زۆر گونجاو، زۆر مەبەستدار، زۆر ئامانج پێک ڕوانینەکانی خۆی بگەێنێت. و دەیان نمونەی دیکەشمانەیە مامۆستا مەسعود محەممەد لە کتێبی دەستە و دامانی نالیکێک لە جوانترین کتێبە ڕەخنەیەکانی مێژووی ئەدەبی کوردیە. ڕاستە. کەواتە پارێز نەکردن لە دڵشکان دەتوانێت بکاتە ڕەخنەگرێکی باش و لە بەرچاوگرتنی بەرپرسیارەتی مێژوویی لە نووسینی دەقی ڕەخنەدا لە بەرچاوگرتنی ئەو بەرپرسیارەتی مێژوویە لە بەرامبەر ناز هەڵنەگرتنی نووسەر و دڵنەشکانی نووسەر و لە خۆڕازیکردنی نووسەر ئەویان گرنگتر وەربگری دەتوانانی بە بێڕەخنەگرە ڕاستەقینەکە. بەڵێ بێگومان دەبێت ینی دەقی ئەدەبی سنتەر بێت، دەبێت سنتەر بێ. بڵێ ینی تۆ مامەڵە لەگەڵ دەقی ئەدەبیدا بکەین، نەک لەگەڵ نووسەری دەقا ئەدەبیەکە. ئەگەر من ئێستا شعرێکم هەبێ و تۆ بتەوێت لەبارەیەوە بنووسی، عەزەدین دەناسی و ڕەخنەگرێکیشی عەزەدین برادێک برایەکە و من چۆن بتوانم کەم و کوڕیەکانی بخەمە ڕوو چی دەکەی بۆ ئەوەی من لێت عادز نەبم و دەقە ڕەخنە یەکەش ئامانجی خۆی بپێچێ؟ هەرچەندە لە ڕۆژگاری ئەمڕۆدا قورسە کاک عەزەدین ڕەخنەیەک بە ویژدانەوە بگریت، بەڵام نووسەر لێت عاجز نەبێت، تۆزێک زەحمەتە. بۆیە زۆر جار ناچارینەوەی کە پێی دەڵێن لە ڕوودامانیان ئەوەی مجاملەی پێ دەڵێن پێم وایە بە زمانی عەرەبی زۆر جار ئەوە بەکار دەهێنرێت لە ڕەخنەگرتندا، بەڵام لەگەڵ ئەوەشدا من پێم وایە ئەگەر ڕەخنەیەکی واقعی بگرین نابێ نووسەری دەقا ئەدەبیەکانیش نابێت و ڕەبن، نابێت دڵیان بشکێت. ینی لە دوجاردا ڕەخنەی ئەدەبی دەرخستنی لایەنە نەبینراوەکانی دەقی ئەدەبیە، ینی ئامانج لێی شکاندنەوەی دەقی ئەدەبی نییە بەڕاستی. ئەگەر پێشنیارێک هەبێت لە نێو دەقی ڕەخنەیدا بۆ نووسەر، پێویستە نووسەر بە دڵێکی فراوانەوە وەری بگرێت و بێگومان ئەو کەسێک کە ڕەخنە دەگرێت ڕوانین و خوێندنەوەی بۆ دەقی ئەدەبی جیاوازە لە هەتا لە نووسەر خۆی. ڕەنگە دەرک بە هەندێک شت بکە خۆی نووسەرەکە دەرکی پێ نەکرد بێت، ڕەنگە هەندێک مەبەست و واتای نوێ لە نێو دەقێکی ئەدەبیدا ببینێتەوە یان پێی پێ ببات، ڕەنگە خودی نووسەرەکە هەستی پێ نەکرد بێت. بۆیە دەبێت هەموو لایەنەکان لە بەرچاو بگیرێن. ینی زۆر جار ئەم دۆخە بۆیە دروست بووە کاکە عەزەدین ماوەی چەند ساڵێکانی لە کوردستاندا تۆ بەتاوی درکت بەوە کردووە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان زۆر کاریگەریان هەیە بەسەر نووسینەوە، نووسینی دەقی ڕەخنەیەوە زۆر ینی ئەمە بە ئاشکرا دیارە، ینی شتێک نییە تەنها هەستی پێ بکرێت یان کەمێک دیار بێت، بەڵکو بە ئاشکرا دیارە، بە ئاشکراتەوە هەست بە هاوڕێیەتیەکانەکەی، بە ئاشکرا هەست بە دۆستایەتی ئەەکەی، بە بەرژەوەندیەکان ئەەکەی لە پشت دەقە ڕەخنەیەکانەوە. دەقی ڕەخنەی زۆر باشیشمانەیە، زۆر ئەکادیمیشمانەیە، بەڵام ینی هەتا ئەمە گوازراوەتەوە بۆ نێو نامە ئەکادیمیەکان، ینی زۆر جابینیمانە. بەڵێ بەحوسات توێژینەواتی زانستی بکەم بەداخەوە ئەو گوازراوەتەوە، ینی جاری وا هەبووە بۆ نمونە
نووسەرێک داوای کردووە دەقەکانی ئەوەر بگیرێت بۆ بابەتێکی نامەیەکی ئەکادیمی کە وەریشی دەگرێت زۆر جار قوتابیەکە لە ڕوودا دەمێنێ ناتوانێت بە شێوازێکی ئەکادیمی ڕاست ڕخنەکانی خۆی ئاراستە بکە ڕەنگە کەم و کورتیش ببینێتەوە خۆی لێ ببوێرێ نەتوانێت بەڕوونی باسی لێەوە بکات و لە خەمیەوەی کە سبەینێ دڵشکانێک دروستە بێیان خزمایەت یەکتێک دەچێ هاوڕێت یەکتێک دەچێ ئەم بابەتە چاوپۆشی لێکراوەوە دەقە ئەدەبیەکان زیاتر لەوەی کە هەڵدەگرن وەسف کراون وەسفی باش کراوەوە با بڵین وای لێ هاتووە ینی پێویستە لە ڕاستیدا مامۆستایزەتی پێویستە لە ڕاستیدا دەقێکی ئەدەبی وەکو چۆن لە فێستیڤاڵەکاندا لە پێشبڕکیەکاندا بەبێ ناوی نووسەر دەخرێتە بەردەستی هەڵسەنگێنەران دەقی ئەدەبی بەو شێوەیە بخرێتە بەردەستی کەسایەتی کەسی ڕەخنەگر کەسی ڕەخنەگر دەبێت تەنانەت زۆرجار بیر لە ناوی نووسەرەکە نەکاتەوە ڕەنگە لە جۆرێک لە ڕەخنەدا یان لە قوتابخانەیەکی ڕخنەیدا ئەم بابەتە تا حدێک ڕێگە پێدراو بێت تۆ بەراوردێک لە نێوان ژیانی کەسەکە و ئەو ڕۆمانەی کە نووسیوێتی بکەیت ئەمە پێویستی بە ناسینەکە بێت بەڵام لە ڕووە زانستی ئەکادیمیەکەەوە بەتایبەتی بۆ بابەتی شعر ینی زۆر زەحمەتە تۆ لە چاوی نووسەرەوە لە ژیانی نووسەرەوە لە ئاوێنەی نووسەرەوە تەماشای دەقی ئەدەبی بکەیت بەڵکو دەبێت ئەم دەقە ئەدەبیە کە بەرهەم هات کە نووسەر بڵاوی کردەوە ئیتر تەواو لە یەکتر جیابنەوە ئەبێ بە مڵکی خوێنەر ئەبێ بە مڵکی ڕەخنەگر دەتوانێت بەو شێوەیە کە دەیەوێت مامەڵی لەگەڵدا بکە بەڵام مامەڵێکی زانستی و ئەکادیمی بە ویژدانەوە تۆ باسی مامەڵی زانستی و ئەکادیمی و بە ویژدانانت کرد با دوا پرسیارم لەبارەی بەراوردکردنی ئەو دەقا ڕەخنەیانە بێ کە توێژینەوەی زانستین لە ناوەندا زانستیەکان دەکرێن لەگەڵ ئەو ڕەخنانەی لە ناوەندە ڕۆشنبیریەکان و لە گۆڤارەکاندا بڵاو دەبنەوە بەراوردیانکەن کامیان زمانیان دەوڵەمەندترە کامیان تۆکماترە خۆی ینی لە هەموو جیهاندا وایە ئەوانەی کە لە ناوەندە ئەکادیمیەکانەوە دەردەچن ینی قۆناغێک دەبڕن قۆناغێکی خوێندنی ئەکادیمی ئیدی لە دەرەوەی ئەکادیمیەکان درێژە بەکاری خۆیان دەدەن زۆر جاریش ئەوانەی کە لە دەرەوەی ئەکادیمیەکان دەنووسن خاوەنی باگراوندێکی معریفی زۆر باشن بەڵام خوێندنی ئەکادیمیان نەبووە هەشمانە بە پێچەوانەوە خاوەنی باگراوندێکی معریفی تیۆری باش نییە بەڵام ڕەخنەش دەگرێت خوێندنەوە بۆ دەقی ئەدەبیش دەکاوە لە ڕۆژنامەکانیشدا بڵاوی دەکاتەوە مێژوی ڕۆژنامەگەری و گۆڤار و بڵاوکراوەکان لە لای کورد ئەنی یارمەتی دەرێکی باش بۆ گەیاندنی بابەتە ڕەخنەیەکان و بۆ ئەو تۆڕە پەیوەندیە لە نێوان ڕۆشنبیران و ئەدیبان و ڕەخنەگران دروستی کردووە جیاوازیەکە چییە؟ جیاوازیەکە ئەوەیە کە ڕەخنەی دەرەوەی ئەکادیمیەکان ڕەخنەیەکی تاکە کەسیە ینی هەرچۆنێک بێت ئەو کەسە ڕوانینی تاکە کەسیانەی خۆی پێشکەشەکات ئەخاتە ڕوو لەبارەی دەقێکی ئەدەبیەوە پرۆژەیەکی تاکە کەسی بەڵێ پرۆژەیەکی تاکە کەسیەوە بە ئاسادی ئەتوانێت بڵاوی بکاتەوە ڕەنگە ئەگەر تێبینیەکیش هەبێت لەلایەن دەوروبەرەوە تێبینیەک بێ ئارەزوومەندانەوە بتوانێت بیگۆڕێت تێبینەکە لە بەرچاو بگرێت یاخۆ دە بەرچاوی نەگرێت بەڵام لە ئەکادیمیەکاندا جیاوازە ینی لە ئەکادیمیەکاندا تۆ هەر نامەیەکی ئەکادیمی لە قۆناغی بەکالۆرێسە تاکو و دکتۆراش لە بەرچاو بگریلانیکەم سەرپەرشتیارێکی هەیە بە درێژای نووسینی نامەکە پاشان لیژنەیەکی گفتوگۆکردن و هەڵسەنگاندن دادەنجێت کە پێشوەختە ئەو نامە ئەکادیمیە دەخوێنەوە لە چەندین ڕووەوە هەڵسەنگاندنی بۆ دەکەن خاڵە بەهێز و لاوازەکانی دەخەنە ڕووکەم و کورتیەکانی پیشان دەدەن و پاشان بڕیار دەدەن کە ئایا ئەم نامەیە شایانی پەسەندکردن و پێدانی پلەیەک یاخود بڕوانامەیە یاخودنا بۆیە دەکرێت بڵێن ئەو ڕەخنەیە کە لە ناوەندە ئەکادیمیەکاندا دەگیرێت ئەو هەڵسەنگاندنەی کە لە ناوەندە ئەکادیمیەکاندا دەکرێت ڕەخنەیەکی ڕاستترە ڕەخنەیەکی باشترە و زانستی ترە بێگومان بەڵام لە دەوڵەمەندی زماندا ئەی کامیان جیاوازە لە هەندێک جاردا من بابەتم خوێندۆتەوە کتێبم خوێندۆتەوە کە لە دەرەوەی ئەکادیمیەکان نووسراوە
زمانێکی زۆر نایابی هەبووە بەڕاستی زۆر زمانێکی باڵای هەبووە لە دەربڕینی مەبەستە لە ڕوونکردنەوەی ئەوەی کە لە نێو دەقە ئەدەبیەکاندا هەستی پێکردو کەسی ڕەخنەگر بە پێچەوانەوە ڕەنگە کرچ و کاڵی بە نامێکی ئەکادیمیەوە لە ڕووی زمانەوە دیار بوو بێ ڕەنگە کەم و کورتی تەنانەت لە خاڵبەندیش هەبوو بێت هەستی پێنەکراوەیان تێپەڕی بێت بە پێچەوانەشەوە نامەی ئەکادیمیشمان هەیە ینی کاک عیزەت ناتوانانی گشتاندن بکەی بڵێ هەموو نامە ئەکادیمیەکان خراپنیان هەموو ئەو ڕخنانی لە دەرەوەی ئەکادیمیا دەنووسێن هەمویان باشن لە ناو هەردوو هەم ڕخنەی باش و بەهێز و باڵا هەیە هەم لە دەرەوە هەیە هەم لە ناوەوەی ئەکادیمیاکاندا هەیە ڕخنە دەتوانێت زمانی ڕەتکردنەوەی یەکلاکەرەوە یان قبولکردنی یەکلاکەرەوە بۆ دەقە ئەدەبیەکان بەکاربێنێ بە هیچ جۆرێک سوپاسی ئامادەبوون دەکەم دڵخۆش بووم لە بەرنامەیە گفتوگۆیی ڕخنەمان کرد لەبارەی دەقی ئەدەبی ئومێدەوارم بەردەوام بی و هەر سەرکەوتوو بی زۆر سپاس بۆیەوەش هەر بژین و سەرکەوتوو بن سپاس بۆیەوە جوگرە خۆشەویستەکان بینەرانی سوۆسیال میدیا ئەڵلقەی ئەمجارەی زمانێمەمان پێشکەشکردن تا لە ئەڵلقەیەکی دیکە و لە تەوەرێکی دیکە لەگەڵ میوانێکی دی و لەگەڵ هاوکارانی خۆشەویستم کاک لێر و کاک سەرکار لەگەڵێەوە هاودەمە بینەوە سپاردەی خوابن